ئەم منداڵی کە لەسەر شاشەکە دەیبینن بە شێوازێکی زۆر جوان سەما دەکات، هاوشێوەی گۆرانیبێژ بیۆنسی دیارە ئەم سەمایە دەکات. گۆرانەیەکی هەیە بیۆنسی بەناوی کریزی ئین لۆڤ، ئەو گۆرانیە لەگەڵ ئەم منداڵەدا ئاوێتە بوون و منداڵەکە بە شێوازێکی زۆر جوان لەگەڵ ئەم گۆرانێدا سەما دەکات. لە تۆڕەی کۆمەڵاتی تویتەردا زۆرترین بینەری لە ماوەی 2 ڕۆژدا تۆمار کردو پێکەوە دەچین سەرنجە دێنێ. بڵاوبوونەوەی ڤیدۆی منداڵێکە لەسەر ئاوازی گۆرانی کریزی ئین لۆڤی خانمی گۆرانیبێژ ئەمریکی بیۆنسی سەما دەکات. کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵاتیەکان دروست کردو و تەمەنی ئەو منداڵە نزیکەی 2 ساڵە، بەڵام بە شێوەیەکی سەرنجڕاکێش هاوشێوەی بیۆنسی سەما دەکات. ڤیدۆکە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا زیاتر لە 4 ملیۆن بینەری هەبووە لە ماوەی چەند ڕۆژێکدا. لە تۆڕی کۆمەڵاتی تویتەریش هەزاران جار ڕێتویت کراوەتەوە و بەدەیان هەزار جاریش لایک کراوە.